بەنای خی گەورە میهرەبان ئێمە لە قوتابخانەکانی کلێڤەر ساڵانە بۆ گشت قۆناغەکانی باخچە و بنەڕەتی و ئامادەیی دەست دەکەن بە ناونووسین و وەرگرتنی قوتابیان هەر قۆناغە و لە بینایەکی جیاواز کە تایبەتمەندی خۆی هەیە. جاوای لێرە باشەکەم بە پێویستی زانم پۆلیەکی سەرەتایی بنەڕەتی دیارە حساسترین قۆناغە لە قۆناغەکانی خوێندندا هەمومان دەیزانین دایکان و باوکانی بەڕێز ئەوەی پێشتر پۆلیەکی بنەڕەتی هەبووە دەزانێت کە پۆلی یەکی بنەڕەتی ئەگەر بێت و لەم قۆناغە هەستیارەدا یەکەم ساڵی خوێندنیەتی پەروەردە و فێرکردنێکی باشی بۆ بکرێت بە دڵنیاییەوە قۆناغەکانی تری داهاتووی زۆر بە ئاسانی بنیاد دەدرێت. واتەگەر لەم قۆناغەدا قوتابی گرنگی پێ بدرێت لە قۆناغەکانی داهاتوو سەرکەوتنی زۆر ئاسان دەبێت و هەم ئاسانکاریش دەبێت ساڵ بە ساڵ ئاسانتر دەبێت بۆ قوتابی. بەڵام بە پێچوانەوە گەر لەم قۆناغە قوتابی سەرکەوتن بەدەستێنێت لە قۆناغی یەک واتە پۆلی یەک ئەوە ساڵەکانی داهاتووی بێگومان قڕستر دەبێت چونکە هەم مەنهەجیان زەحمەتترە هەم پەروەردەشیان زەحمەتتر دەبێت. بۆیە ئێمە دەستمان کردووە بە ناونووسینی قوتابیانی پۆلی یەک. دیارە پۆلی یەکیش ئێمە تایبەتمەندیش تایبەتمان هەیە لە کلێڤەر، ئیدارەیەش تایبەتمان هەیە، توێژەری تایبەت مامۆستایی خاوەن ئەزمونمان هەیە لەم قۆناغەدا. جگە لەوەی کە مەنهەجێکی تەواو دەخوێندرێت لەوانەی بیرکاریە، زانستە، کوردیە و تا دەرسەکانی تر پەروەردەی ئاینیە، چەند مەنهەجێکی تریشمان هەیە بۆ پەروەردەکردنی قوتابی. یەک لەوانە کتێبی ئادابە کە هەفتانە ئەم کتێبە دەخوێندرێت و بە دوواداچوون دەکەین بۆ قوتابیەکان تا بتوانین بە باشترین شێوە پەروەردەیان بکەین. جگە لەمەش هەمومان دەزانین ئەمڕۆکە لە هەموو جیهان کێشەی تەندروستی هەیە بۆ هەموو تەمەنێک، بۆیە ئێمە وانەیەش تریشمان هەیە بە ناوی تەندروستی بۆ پۆلیەکەکان. ئەمەش دەخوێندرێت ئاگاداریان دەکەینەوە بۆ ئەو شتانێک کە لە ژیانی ڕۆژانەیان تووشیان دەبێت یاخود ئەم خواردنە ناتەندروستانیان هەندێک هەڵسو کەوتمان هەیە کاریگەری لەسەر تەندروستی قوتابی هەیە. لەوەش ئێمە هەفتانە مامۆستایەکی تایبەتمەند لەم بوارەدا دەرسەکانیان پێ دەڵێت تا بتوانین بە باشترین شێوە قوتابیانی پۆلی یەک هەم پەروەردە و هەم فێرکردنیان بۆ ئەنجام بدەین. بە هیوای سەرکەوتن بۆ هەمولایەک.